میوانداری پرۆفیسۆر دکتۆر ڕەنج محەممەد پسپۆڕی ئابووری و داراییمان کردووە کە ڕاستەوخۆ لە زاخۆ لەگەڵمانە. جەنابی پرۆفیسۆر ئەم کاتت باش. ئێمە زانین کە چەندین جار کێشە دارایی و ئابوووریەکانی هەرێم و بەغدا هەوڵی بۆ دراوە گفتوگۆی لەسەر کراوە تەنانەت چەندین ڕێکەوتنی چڕوپڕ و بە خاڵبەندی و بە بڕگە نووسراوەتەوە، بەڵام دوجار نە بەغدا پابند بووە پێوەی نە ئەم ڕێکەوتنە سەری گرتووە. ئێستا ئەبێت هەرێم چ ڕێگەیەک بگرێتە بەریان، ئەبێ هەرێم چی بکات بۆی کە بەغدا خۆی پابند بکات کە پابند بێت و پابندی خۆی دەربڕێت لەسەر چارەسەرکردنی کێشە داراییەکانی هەرێم و خودی خۆی کە بەغدایە. بەڵێ دەست خۆش ئەو بابەتە بابەتێکی زۆری گرنگە بۆ ئەمڕۆ تەنانەت بۆ ئابووری هەرێم و بۆ هاوڵاتی و فەرمانبەر و هاوڵاتیان بەگشتی. بێگومان ئەو کێشە لە مێژەوە سەری هەڵداوە، لەو کاتەوە سەری هەڵداوە کە هەرێمی کوردستان خەتاواتیان پێنگاوی باشی ناردووە بۆ پێشکەوتن و ژێرخانی ئابووری بەهێز کردووە. لانی سیاسی لە عێراق هەردەم هەوڵی داوە بۆ ئەوەی کەمکردن یان لاوازکردنی هەرێم لە بواری ئابووریدا لە بواری سیاسیداوانە. هی ئەوەیە هەموو بەرگەیەک بێتە نووسین، چی لە دستور بێت، چی لە ڕێنما بێت، چی لە یاسا بێت. لە یاسا بودجەکانی عێراق لە ساڵی 2015 تاکو ئێستا هەمووی یاساکان پێشێل کراون، تەنانەت یاسای سیاسی بێ ئابووری بێ. ئەمە وەکو ئاماژەت پێدا پێویستی بەوە دەکرێت هەندێ ڕێککەوتن و هەندێ بەرگەی یاسایی بەهێز بێتە نووسین و بە تەسەوری خۆم پێویستی بەلایانی سیەمی نێودەوڵەتیە کرێت بۆ چارەسەرکردنی ئەم باشە. ئەم لایانی سێمە هەیە دکتۆر، لایانی سێمی نێودەوڵەتی کێیە کە هەرێمی کوردستان پەنای بۆ بەرێت و وا بکات عێراق پابند بێت؟ بە تەسەوری خۆم لایانی سیام هەر ئەو لایەنە دەبێت ئەوەی شاری ئازادی عێراقی کردووە، ئەوەی عێراقی لەژێر دەسەڵاتی تاقراوی ڕزگار کردووە کە ئەوش خودی ویلایەت متحیدەی ئەمریکایە و ئەمڕۆ سەرۆکوەزیرانی عێراق سەردانی هەولێری کردووە. ئەمن لەوە تێگەیشتمە کە ئەمە وەکو پاکێجێکە چتە بۆ ئەمریکا بۆ نەک بوو چارەسەرکردنی مشکلەی هەرێمی کوردستان، بەڵام بۆ چارەسەرکردنی ئاریشەی خۆیان لە عێراق کە کەمبوونی سیولەی داراییە لە عێراقەوە یەکەم و دووەم ئەو دەرگانەی مەزەختنی پارە لە عێراق سنوردار کراوە. ئەمە بینین ڕۆژانە لە بانکی مرکزی لە نافیدەی عوملا کە چەند پارە ئەفرۆشێت، هەندێک ڕۆژ هەیە ملیۆنێک و 800,000 دلار ئەفرۆشێتە ناو بازار. ئەوەش زیان بە ئابووری عێراق بەگشتیە گەێنێت. بە تەسەوری خۆم ئەو هەنگاوەی لەگەڵ هەرێم دەکە دەرگایەکە کاتەوە، ئەو دەرگایە بۆ ئەوەیە کە ئابووری عێراق بەهێز بکات، نەک بۆ ئەوەیە کە بەرژەوەندی هەرێمی کوردستان بەرچاوەرگرێت. بەڵام لە ئەمریکا ئەو قسانە دەیتاکردن کە ئەمە پێویستیمان بە نەختینەی زیاتر هەیە لە بودجەی عێراق، ئەو سەرمایە عێراق لە بانکی دەولی و لە احتیاطی فدرالی کە ڕێگەیان پێ بدەن بۆ زیاتر ناردنی سیولە کە هەرێمی کوردستان ئەکەنە وەکو دەریایەکی یان وەکو ئەم بڵێن خاڵێکی ڕەزامەندیکردنی بانکی فدرالی ئەمریکا بۆ ئەم هەنگاوانە. وەتر ئەمەش بۆ قازانجی ئێمە ئەو هەوڵانەی حکوومەتی هەرێمی کوردستان دایەتی هەنگاوی پیرۆزن کارێکی باش کراوە لەگەڵ عێراق. بینین ڕۆژانە ئەم شاندانە لە بەغدا هەمووی هەوڵێکەدەن، بەڵام ئەمەش دەرەنجامی ئەو هەوڵانەیە خەڵک ئێستا بە بەردەوامی ئەبێ چاوەڕی ئەم شاندانە بکات، چاوەڕی ئەم ڕێکەوتنانە بکات، چاوەڕی لایانی سێم بکات ئەگەر ببێتە دۆستی هەرێمی کوردستان. خەڵک ئەوەی ئەوێت کە ماگانە لە کاتی خۆی موچەکەی خۆی وەربگرێت. ئەبێت چی بکرێت ئەم ساڵیش لە بودجێ ئەم ساڵیشدا ئەمە ڕووەداتەوە خەڵک هەر لە چاوەڕوانی یابێت؟ بەڕاستی ئەوەش گرفتێکە، ئەو گرفتە هەمووی هەرێمی کوردستانی گرتوتەوە و ئەمەش ئەبێت چارەسەری بوو هەبێت. بەلایانی کەم پێویستە ئەو زەختە زیاتر بکرێت لە بەغدا لە ڕێگەی پەرلەمانتارانی هەرێمی کوردستان.
بە کورتی بڵێن هەرێمی کوردستان ئەبێ یەک دەست بێت یەک دەنگ بێ یەک ڕەنگ بێت بۆ دەربازبوون لەم قەیرانانە دەبێت وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پەری چالاکی چالاکتر بێت تەنانەت ئەو کابینەی نوێی حکوومەت کە بەڕێوە ئینشاڵڵا بەسەر کەوتوانە پێک دێت ئەبێ ئەو خاڵانە بەهێز وەرگێت کە ماف و شایستەکان زیاتر هەوڵ تەقسیریان نەکردووە ئیشێکی باشیان کردووە ئەمە ئەبێ سپاسیان بکەین هەرێمی کوردستان هەوڵاتی تاک بە تاک هەمووی سپاسیا حکوومەتەکەن کە کارێکی باش کراوە بەڵام لە ڕۆی تەکنیکیەوە کە هەموو جارێک پرسی تەکنیکیە کەوتە ناو ئەم قایمەی ڕاواتە بۆ ئەمانە ئەمە جێگەی پرسیارە خەڵکیش پرسیارەکات تاکە کەسیش پرسیارەکات تەنانەت خودی وەزارەتیش احتیمال هەیە هەر ئەو پرسیارە بکات و بەغداش پرسیارەکات هەیە ئەمە چییە ئەمە یعنی ڕاستە ئەزانین هەمە ڕەنگێکی لەو ڕنگانەی ئەوە جیاتی سیاسیە لەگەڵ هەرێمی کوردستان نەکرێت بەڵام بۆ ئەو بیانوانە هەبێت ئەم بە تەسەوری خۆمی شخصی دەڵێم ئەبێ ئەو هەنگاوانە بنێت ئەو زەریعانەیان ئەو احتیمالاتە نەمێنێت کە مشکلەی تەکنیکی هەیە و قایمە چوو قایمە هاتن ئەمە ئەوە لەلایەکی دوابێ لەبیر نەکەین بەغدا خۆی ئەمە ئەیکاتە بهانە بۆ ئەوەی لاواز بکات هەرێمی کوردستان لاواز بکات ئەوە تر جوابی بسیاری جەنابەت کەوتە هەرێمی کوردستان چ بکات بۆ ئەوە دووبارە نەبێت ئەمن بەدیدی خۆم ئەبە حەلەکە حەلێکی سیاسی ئەمە بێت دەختێکی سیاسی لەسەر بەغدا بکەیت کەیک ئەتوانین دەختی سیاسی بکەیت بە دیدی خۆم ئەوەیە بێ هەرێمی کوردستان جارێ شەرعیەتی خۆی دامەزرێنێت پەرلەمانی کوردستان دامەزرێنێت و پێنگاو بە پێنگاو یاسا و دەستوری هەرێمی کوردستان و ئیتر بەهێزترە بێت لە دەرەوەش تەنانەت بوو ئەو لایانی سیام کە ئێمە باسی لەکەین ڕاستە دکتۆر ڕەنج تۆ لەگەڵم بمێنەرەوە گفتوگۆکەمان زیاتر چڕەکەینەوە هەم لە بارەی بابەتی وزەش کە ئێستا بابەتێکی گرنگە بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان ئەمە بێتە فریاد ڕستێت بۆ هەرێمی کوردستان و ئابوووریەکەی نەگاتەوەی کە تەنها ببەسترێتەوە لەسەر سەردانی شاندێک بۆیە ئێمە میوانداری بەڕێز محەممەد ئەمین هەورامیشمان کردووە کە سەرۆکی ڕێکخراوی وزە و گەشەپێدانە بەڕێزیان ئەوانیش ڕاستەوخۆ لەگەڵمانە بن لە سلێمانیەوە بەڕێز محەممەد ئەمین بەڕێز تانۆک و سەرۆکی ڕێکخراوی وزە و گەشەپێدان ئێستا بەم سەردانی ئەمڕۆی سەرۆک وەزیرانی عێراق گەشتبینن بۆی کە وزەی هەرێمی کوردستان بەرەو ئاراستەیەکی گەشتبینانە بڕوات و دەست بکرێتەوە بە هەناردەکردنەوەی نەوت بەڵێ هاژەخان دیارە ئەمە سێهەم جارە بەڕێز سوودانی زیارەتی کوردستان دەکات دیارە ئەوەی پاڵی پێوە ناون لە ڕاستیدا ئێستا ئەو گۆڕانکاریە بکەن لە سیاسەتیان دەربارەی نەوتی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان طبعاً لە هەشتی مانگا لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بەرەو پێشەوە چوونێک هەبوو لە جاران باشترە بەوەی کە قەناعەتیان کرد کە لیژنەیەکی پسپۆر لە شارەزای و ڕاوێژکارانی بیانی و ناوخۆیی ڕێک بکەون لەسەر دانانی نرخێک بۆ نەوتی هەرێمی کوردستان دیارە ئەو نرخەی کە ئەوان جاران دایان نابوو لە حەقەتا زۆر نامەنطقی بوو یعنی حسابی نەوتی هەرێمی کوردستان کە کێڵگەکانی وەبەرهێنانە لەگەڵ کێڵگەکانی بەسرە و شوێنەکانی تری عێراق کە کێڵگەی بۆماون یعنی ئەمە ئەسڵەن هی زمانی مەلەکیە هی زمانی جمهوریە هی ڕژێمی پێشترە و ئەمانی شەندێ تەطویریان تیا کردووە بەس ئەمانە کێڵگەی حکومین بە پارەی حکوومەت پێشخراون و نەوت دەرهێنن هەرچی کێڵگەی هەرێمی کوردستانە کێڵگەی وەبەرهێنانن شەریکات هاتووە دەیان ملیار دۆلاری سەرف کردووە تا ئەو نەوتەی دەرهێناوە نابێ مقارنەی ئەم دووشتە بکەی بەیەکەوە و لە هەمان کاتە ئێستا بە خۆیان لە گەیارە عەقدیان هەیە سعری بەرمیلێن نەوت بە $30 دانراوە ئێستا دیارە ئەو لیژنە پسپۆڕە کە بێ ئەبوو حەقیقەتانە ئەزانن چکەوانە لیژنەیەکی سیاسی نین بەڵکو لیژنەیەکی تەکنیکین لە بابەتەکان دەکۆڵنەوە حەقیقەتی ئیشەکە وایە ئەمە لەلایەکی تر دیارە ئێستا سعری نەوت طبعاً دابەزیوە بەراورد بە ساڵی ڕابردوو فترەی پێشوو
هاتووەتە لە نزیک لە $70 نزیک بووتەوە $70 بۆ خۆیان لە بودجە ئێستا ئەو بودجەی 3 ساڵیەی کە دایان ناوە بە $70 دایان ناوە ئەمە طبعا ئەگەر تێچووەکەشی بۆ نەوتی عێراق کە ئێستا نزیکەی دە بۆ $11 لێ دەرکەی معنایەوەیە دا ئەبەزێتە نزیکەی $60 بەڕێز محەممەد ئەم پێشنیازانە ئەبێتە هۆی دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان تۆ گەشتبینی بەوە کە پێشنیازێک ببێتە هۆکاری دەستپێکردنەوەی هەناردەی نەوت وەکو دەڵێم هەنگاوی ئەرێنی هەیە بەس من وەکو ڕێی خۆم کە فترەیەکی زۆر لە بواری وزە ئیشم کردووە و ئەم ئەحداسانەی کە لەوەتی هەرێمی کوردستان کە بیرەنەوتی لێداوە و بۆڕی ئەوان هەروتویانە ئەمە نادەستوریە و دژی وەستاون چون کە یاسایەک هەبوو یاسایەکی دەستوری کە ئێمە وەکو لە هەرێمی کوردستانە کارمان پێکرد چون ئەوەیان ئیلغا کرد بەوەشەوە وازیان نهێنا چوش کاتیان کرد لە مەحکەمەی ناوبژیوانی نێودەوڵەتی بازرگانی لە پاریس وایە شکاتەکە لە حکوومەتی تورکیایە بەڵام المهم هەدەفەکەی ئەوان ئەوە بوو کە نەوتی هەرێمی کوردستان بوەستێنن و لە هەمان کاتە کە ئەو قەرەبووی کە دیاری کراوە کە هەمان محکەمە دیاری کردووە نزیکەی ملیارێک و 400 میلیۆن دلار کە غەرامەی تورکیای ئێستا ئەوان هەر باسیشی ناکەن تورکیا هەر جوابیان ناداتەوە باشە بەڕێز محەممەد ئەگەڕێمەوە لای تۆ لەسەرەوە پرسیاری دیکەت لە یەکەم بەڵام ئەمەوێ بە دکتۆر ڕەنج تۆ پێمان بڵێ ئێستا کە هەمواری یاسای بودجە ئەکرێتەوە لە کاتی هەمواری یاسای بودجە بۆ 2025 ئەکرێت لێرەدا لەم هەموارەدا ئەوەی کە پێویستە بۆ هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت یاخود جێ بکرێتەوە بە تایبەت ئەوەی کە پەیوەستە بە موچەی موچە خۆرانی هەرێمی کوردستانەوە بەڕاستی لەسەر زۆر فاکتەر ڕادەوەستێت ئەو بابەتە کە ئەگەر یاسا هەموار کرا و چی کاردانەوەی دەبێت لەسەر پشکی هەرێم ئەمە لەگەر ئەم ڕووداوانەمە سەرژمێریمان هەیە لە سەرژمێریدا دیارە بێت کە ڕێژەی هەرێمی کوردستان دانیشتوانی هەرێمی کوردستان چەندە ئەبێ ئەمە هەمووی بە تەوازن بکرێتە بە هەمووی بە حساب بکرێت بێتە بەرچاوەرگرتن چونکە لەسەر ئەو سەرژمێریە بریار دەدرێت ئایا ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان بەراورد لەگەڵ عێراق کە چەنەکات ئەوە یەک دوو ئەو گۆڕانکاریانەی جیۆپۆلۆتیک لە ناوچەکەدا ڕووی داوە بێگومانی تیانە ئەوڕۆ عێراق پێویستی بە هەرێمی کوردستان و بە قیادەی سیاسی هەرێمی کوردستان ئەبێت چونکە وەزعەکە ئەوهای دەخوازێت ناردنەوەی پترۆل بۆ بازارەکانی جیهانی هەرێمی کوردستان کە بڵێن بە ناوەندەوە یان بە سۆمەوە بەسراو بێت بابەتەکە ئەوە ئاشکرایە بێگومانە کە سیاسەتی نەوتی لە عێراق سربەخۆ نییە لە دەستی عێراقدا بێت لەلایەکەوە ئۆپێک تاوامری لەگەڵاکە لەلایەکەوە تیترەوە وڵاتە زلهێزەکان هەموو جارێک هەگەر هات و بازاری نەوت لە عالەمەدا لە جیهاندا ڕوو بە بەرزکردنەوە بێت ئەو کاتە زەخت یان فشار لەسەر هەندێک وڵاتەکە نەوتیان بفرۆشن نەوتەکەی هەرێمی کوردستان کە لە ناو عێراقێکی لاوازدانە عێراقەکە بەگشتی لاوازە ئەکەوێتە بێتە قوربانی ئەو بنبلانەی ناوچەی سیاسی ئەمانتەکە ئەمڕۆ پێویستیان بە نەوتی هەرێمی کوردستانە ئەمڕۆ پێویستیان بە بودجەی عێراقا کە بە بیانۆی هەرێمی کوردستان بودجەیان زیاد بکەن بێگومان ئەوە کاریگەری پۆزیتیڤ دەبێت لەسەر هەرێمی کوردستان ڕاستە دکتۆر پێم خۆشە کە دوایین پرسیارت لێ بکەم بەڵام زۆر بە کورتی پێم بڵێ ئێمە عێراق ناسین ئەزمونێکی دوور و درێژمان هەیە لەگەڵی ئەوە تا بۆ ماوەی 20 مانگە نەوتی هەرێمی ڕاگرتووە کە زەرەرەکەی یەکەم کەس بەرخۆی کەوتووە زەرەریشی لێ کەوتووە بەڵام ئەو بەردەوامە لەوەی کە دژایەتی هەرێمی کوردستان کە و ئەژزانرێک کە بابەتەکە سیاسیە سەرڕایەوەی کە پابند نابێت بە ڕێکەوتنەکەی لەگەڵ ئۆپێک پلاسا بەڵام لەسەر حسابی هەرێمی کوردستان پابند بووە ئەمە لەلایەک و لەلایەکی کە باسی سەرژمێریت کرد کە پێ دوایە عێراق کارێکەکە لە سەرژمێریە کە لە سوود و قازانجی هەرێمی کوردستان بێت بەڵام زۆر بە کورتی پێم بڵێ گەشتبینی بەرامبەر عێراق لە نیازەکانی بۆ هەرێمی کوردستان
ئەتوانم بە یەک وشە بڵێم نەخێر عێراق ئەو سەرژمێریە بکات وەکو یەکەم هەڵبژارتنێک کە لە عێراق کرا چۆن کرا چۆن بە خڕۆقات کرا ئەم سەرژمێریەش یەکەم سەرژمێریە لە ساڵی 1970ەوە نەکراوە ئەم سەرژمێریە ئەم مقدمەن دەڵێم تانەی لێ دەدرێت و بریاری سیاسیش لەسەری دەدرێت بریاری ئابووریش لەسەری دەدرێت کاردانەوەی خراپ دەبێت ئەگەر ئێمە یەک دەست نەبین. بەڕێز پرۆفیسۆر دکتۆر ڕەنج محەممەد پسپۆری ئابووری و دارایی لە زاخۆ لەگەڵمان بووی سپاس بۆ بەڕێستان. بەڕێز محەممەد ئەمینە گەڕێمەوە لای تۆ پێ دوایە کۆمپانیەکانی بەرهەمهێنان و دەرهێنانی نەوتی هەرێمی کوردستان ڕازیە بن بەو پێشنیازەی کە عێراق کردوێتی بۆیان؟ بڵێ دیارە ئەو کۆمپانیایانە ڕازین و خۆشیان لە بەشێک لە دانیشتنەکانە بەشداریان کرد نوێنەرەکەیان بەردەوام ڕوونکردنەوە دەدات لەسەر ئەو پێشکەوتنانەی کە هەیە دیارە ئەوانیش ئەو پێشکەوتنەی ئەخیریان کە وەگوتم لە هەشتی مانگ لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی عێراق بە باشیان زانی کە بەرەو پێشەوە چوونێک هەیە و اینجا ئەمێنێتەوە لەسەر ئەو لوجنە ڕاوێژکاریەی کە دانیشێ ئایا سعر بە شێوەیەکی منطقی بە تەکید دەوانە خەڵکی ئەبێ تەکنیکی بن نەوەک سیاسی و بە منطق و بە گوێرەی تێچووەکان نرخێکدا ئەنێن و ئەوە بە تەکید کۆمپانیاکانیش ڕازی ئەبن لەسەری بەڵام ئەبێ ئێمە ئەوە بزانین کە لە عێراقا ئەمڕۆ خەڵکی تەکنیکی و پسپۆر بریان نادات خەڵکی سیاسی بڕیارەدات هەر ئەوە شەوای کردووە کە نزیکەی 20 مانگە نەوتی هەرێمی کوردستان وەستاوە و عێراق زەرێکی زۆری کردووە هەرێمی کوردستان زەرێکی زۆری کردووە بەڵام ئێستا لەوە دەچێت ناچار بن وەکووتم ئێستا نەقسێکی زۆر دروست ئەبێ لە میزانیەی عێراق بۆ بە تایبەتی بۆ ئەم ساڵی داهاتووە فناچارن حلێک بدۆزنەوە بۆ ئەوەی جزئێک لەو قرساییەی کە ئێستا موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەیخەنە سەر بوجێ عێراق جزئێکی لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە چارەسەر ئەبێ ئەمە سادەترین پسپۆڕی بواری ئابووری ئەم شتانە ئەزانێ بەس ئەجنداکە وازەحە فشاری دەرەکیە و هەروەها فشاری سیاسیە نەوەک ئابووری جەنابی سەرۆکی هەرێمی حکوومەت پێشچەند ڕۆژێک لە دیداری میدیا بە لە دیداری میری زۆر بەڕوونی باسی ئەم بابەتەی کرد کە ئەگەر لە ڕووی ئابووریەوە بێ ئەبێ سوود لە بەرهەمێنان و گواستنەوەی نەوتی هەرێمی کوردستان وەربگیرێ چۆک هەلی کار بۆ هەرێمی کوردستان و هەروەها ئەمە وەکو وە بەرهێنانێکی بیانیە کە بڕبڕەی پشتی ئابووری عێراق و هەرێمی کوردستانیش لەسەر هەناردەکردنی نەوتە باشە عێراق بۆ ببێ بە سەبەبی ئەوەی کە ئەم نەوتە نەڕوا لە کاتێکا بۆ بەندەرێکی نێودەوڵەتی ئەڕوا کە لە بەردەست ئەوروپا و ئەمریکایە باشتر سوودی لێ وەرەگرن وەک لەوەی کە لە خەلیجەوە لە ژێر دەستی رووسیەکانە جاربەجار لە سەفینەکانی نەوتەدەن ئەمە ئێستا هاتووەتە سەر خەت بە تەکید گەشت بینین کە ئەگەر واز بێن ئابووری وەرگرن بێ ئاسانکاری بکەن بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان. بەڵێ بێگومان سوپاس بۆ وتەکانت سپاس بەڕێز محەممەد ئەمین هەورامی سەرۆکی ڕێکخراوی وزە و گەشەپێدان ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بوو سپاس.